بەهۆی ئەم پەتایە لە ئەم ساڵدا هیچ گەشتیارێکمان نەبووە بۆ شوێنانە بەهۆی داخستنی سەرجەم شوێنە گەشتیاریە فەرمی و نافەرمیەکان لە سنوورەکەماندا. بەلەمەکانیش تەنانە نەماخستونە ئاوەکەی و تەنانەت هەر پاکشمان نەکردون لەبەر ئەوەی هیچ ئیش و کارێک نەماوە. 2 مانگ 3 مانگ پێشتر حجزی دەکرد بۆ نەورۆز و لە دوای نەورۆزیشەوە بۆ جومعە و پێنجشەمەکان زووتر حجزیان دەکرد. لە وڵاتەکانی ترۆ خەڵک کاتووە ئێرە یەکتر بۆ ئەم ناوچەیەمە. ئەگەر ئەمڕۆ ئاسایی بوونەوە دەست پێ بکات بە 6 مانگ کە ئاساوارەکانی ئەو پەتایی نەخۆشیە لە ڕووی گەشت و گوزاری و بوارە ئابوووریەکەی و جوڵەی نێو وڵاتان ڕنگ بێ نەگەڕێتەوە بە ئاسانی بۆ دۆخی خۆی. سەرەتای دیسەمبەری 2019 ڤایرۆسێکی کوشندە لەم شارەوە و بە دیاریکراوی لەم بازاڕەوە دەرکەوت. کۆتایی هەمان مانگ توشبوونی 27 کەس بە کۆڤید-19 ڕاگەیەندرا. 20 کانونی دووەم شارەکە کەرەنتین کرا، بەڵام کۆڤید-19 لە ووهان تێپەڕی بوو. چین 57 ملیۆن کەسی کەرەنتین کرد، بەڵام ڤایرۆسەکە زۆر لەو هەوڵانە خێراتر بوو بۆ بڵاوبوونەوە و کۆنتڕۆڵکردنی دەدران. ئێران بووە دووەم ناوەندی بڵاوبوونەوەی کۆرۆنا. ڕۆژی 15 ئازار تاران بۆی دەرکەوت دۆخەکە زۆر لەوە خراپترە کە پێشبینی دەکات. ئەوەش دوای ئەوەی تەنها لەو ڕۆژەدا 100 کەس بە کۆڤید-19 گیانیان لەدەستدا. توشبوونی 4 کەس لە کەرکووک کە لە ئێران گەڕابوونەوە زەنگی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی لە عێراق لێدا. هەرێمی کوردستان هەستی بە مەترسی کرد. لە 11 ئازارەوە پشووی فەرمی لەسەر جەم فەرمانگەکان و ناوەندەکانی خوێندن ڕاگەیاند. لە سەرەتای مانگی ئازار 6 کەس لە سلێمانی تووشی کۆرۆنا بوون و یەکێک لە توشبووەکان گیانی لەدەستدا. بەوەش مەترسی ڕاستەقینەی ڤایرۆسەکە لە کوردستان دەرکەوت. قەدەغەی هاتوچۆ و پشووی فەرمی درێژەی کێشا. کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکان دانا و یەکێک لە دیارترینیان کەرتی گەشتیاری بوو. ئێمە بە نزیکەی دەهاوینە هەوارمان هەیە کە سەر بە قەزای دوکانن و پرۆژەی جۆراوجۆریشمان هەیە لە ناو سنووری قەزای دوکانە و بەراورد بە ساڵی 2019 کە لە 3 ڕۆژی جەژنی نەورۆزدا زیاتر لە 250,000 سەردانکەری هاوڵاتیانمان هەبووە بۆ شوێنە گەشتیاریەکانمان، بەڵام بەداخەوە بەهۆی ئەم پەتایە لە ئەم ساڵدا هیچ گەشتیارێکمان نەبووە بۆ شوێنانە بەهۆی داخستنی سەرجەم شوێنە گەشتیاریە فەرمی و نافەرمیەکان لە سنوورەکەماندا. چەند ساڵە میوانێکی زۆرمان دەبوو. خەڵکێکی زۆر دەهات 2 مانگ 3 مانگ پێشتر حجزی دەکرد بۆ نەورۆز و لە دوای نەورۆزیشەوە بۆ جومعە و پێنجشەمەکان زووتر حجزیان دەکرد. بە دڵنیاییەوە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان لە سنووری قەزای دوکانە بژێوی ژیانیان لەسەر بابەتی گەشتیاریە. وەڵام ساڵدا بەهۆی نەهاتنی گەشتیار بۆ سنووری قەزای دوکان زەرێکی زۆریان پێگەیشتووە، داهاتیان سفر بۆ لە ئەم مانگەدا و ئەمەش زەرێکی گەورەیە بۆ ئەو هاوڵاتیانە. ئێمەم سار لە هەر لە مانگی 11 و 12ەوە خەڵکێکی زۆر هاتن حجزیان کرد بۆ نەورۆز، بەڵام کە دوای قەرارەکە دەرچوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەهۆی ڤایرۆسەکەەوە ئێمە هەم پارەکانمان بۆ گەڕاندنەوە. گەشتیارێکی بێحساب دەهات کە تەنانەت لە توانای گەشت و گوزاری شارۆچەکە بەدەر بوو و سەرڕای گەشتیاری ناوخۆیی گەشتیاری بیانی دەهات. بۆ نمونە ئێرانی عەرەب لە وڵاتانی دراوسێەوە گەشتیار زۆر بوو بۆ تایبەتی بۆ دوکان، چونکە بەهار لە دوکان فەسلێکی زۆر تایبەتە. ئێمە کە ئیشی بەلەم و ئەوانەمان دەکرد بەردەوام بوو، ئەنی ئیشێکی زۆر هەبوو سپاس بخوا، بەڵام ئەم ساڵەکە جیاوازەیەکی زۆر هەیە لایەنی گەشتیاری هەر بە تەواوی پەکی کەوت کە ئەمەش بووە هۆی نەمانی گەشتیار و دیارە کە گەشتیاریش نەما و ڕێگە پێ نەدرا هاتوچۆ بکرێ.
بەلەمەکانیش تەنانە نەمان خسوونە ئاوەکەی و تەنانەت هەر پاکشمان نەکردون لەبەر ئەوەی هیچ ئیش و کارێک نەماوە. ئینشاءالله بۆ مانگی داهاتوو بەڵکو ئەم ڤایرۆسەش کۆتایی پێ بە و ئیش و کاریش بکرێتەوە. هەر لە نەورۆزی پاردا بە چەند ڕۆژێک ئەوە بوو بەنداوی دوکان سەرڕێژی کرد کە ئەمەش ڕێژەیەکی زۆر لە گەشتیار لە ماوەی مانگێکی سەرڕێژکردنیە ڕووی کردە سنووری قەزای دوکان بە پێی و ئامارە نافەرمیانەی کە لەلایەن لیژنەکانمانەوە ژراوە نزیکەی 500,000 سەردانکەری هاوڵاتیانمان هەبووە بە کورد و عەرەب و هەموو نەتەوە جیاوازەکانەوە کە ئەمەش ڕێژێکی بەرچاو بوو بۆ سنوورەکەمان لە ساڵی پاردا. ئیشەڵڵا ئەگەر قەدەغی هاتوشۆ کە وەزع ئاسایی بووە ئێمەش لێرانە لە پێشوازی میوانەکان دەبین و لە ڕێی سایتەکانی خۆمانەوە هەموو خەڵکەکەش ئاگادار دەکەینەوە لە پێشوازیان لێ دەکەین. وەکو خاوەن مرتێک جێگەی بیسی ئایلە مەیە ساڵانی ڕابردوو قەرەباڵقێکی زۆر ڕووی کردوتە ناوچەکەمان تەنانەت لە ڕۆژی جمعەکان و بۆنەکان و نەورۆز و جەژنەکانە پێشوەکە تەلەفۆنیان بۆ کردو بەڕاستی گەشتیارەکان نەک هەری هەرێم بێ هەرێمی کوردستان بگرەهی عێراق بێ لە دەرەوەیشۆ لە ئێران و لە تورکیاوە لە خارجۆ لە سوید و لە ئەمریکاوە لە وڵاتەکانی ترۆ خەڵک هاتووە ئێرە یەکتەر بۆ ئەم ناوچەیەمە هاتوو. ئێستا بە بۆنەی نەخۆشی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆکردنی ناوچەکەمان ئەم ساڵ زەربی سفر کراوە تۆ یەک کەس نهاتۆ بۆ ئێرە. شاگردەکانیش میسەیە بە بێکارن ئیش و کەسابەتیان نییە بە بۆنەی ئەم نەخۆشی کۆرۆناوە کە خەڵک هاتوچۆ ناکە ناتوانێ بەڕاستی کرێکارەکان شاگردەکانیشم ئەوانیش بێکارن خۆشمە بێکارن. بەس تەمەنداکەم دەخوای گەورە کۆتایی بەم نەخۆشیە و بەم نامەتێ بێت بەڕاستی ئەمە نەخۆشیە کە هەمووی جیهانی کردووەت. لە 50 ماڵ 40 ماڵ ژێوی ژیانیان لەسەرم کەپرانە کۆمەڵی خەڵکی زۆری ئیشی تێ ئاکات بەڵام لە ئێستادا هەمویان لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە و بێ ئیش دانیشتون. بە شێوەی گشتی 120-150 کەپری تێدایە بە تاکید جێگەی عایلەیە بێتەوە بە زیاوە لەو 150 عایلەیە خەڵکێکی زۆر ڕووی تێکات غێری خەڵکی سلەیمانی و چواردەوری لە بەغاوە خەڵکێت لە ئێرانەوە خەڵکێت شوێنێکی فێنکە و خەڵک زۆر حەزی پێکات. ساڵانی پێشوو لە پێش جەژنی نەورۆز و بۆنەکانی ترا بە 15 ڕۆژ بە 20 ڕۆژ خەڵک پێشکات تەلەفۆنەکرد بۆ کەبەر حەجزکردن بەڵام لە ئێستادا بە چۆڵەوانی ماوەتەوە و کەسی بۆ نایێت بە حکمی ئەم نەخۆشی کە لە ئێستادا لە ئارا هەیە نەخۆشی کۆرۆنایە خەڵک لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە و ناتوانن بێنە دەرەوە. تەمەناکەین ئینشەڵا لە ڕۆژانی داهاتوودا ئەم نەخۆشی کۆرۆنایە و
ئەم ڤایرۆسە لە کۆڵ ببێتەوە و ژیان ئاسایی ببێتەوە و شتوان بەخوا هەموو شتێک وەکو ڕۆژانی تر ئاسایی بێتەوە. شێوەیەکی گشتی ئەگەر باش بکەین هاوینهەواری یاوێسەر لە شارەدەی تەوێڵە شوێنێکی فراوانە باخ و باخاتی زۆری هەیە هەموو زۆربەی باخ و باخاتەکانیش بۆ گەشتاری بەکاردێن لە ساڵانی ڕابردووە داهاتی زۆرینەی خەڵکی دێکە لەسەر شوێنی گەشتیاریان بووە خەڵکێکی زۆر کە جاری وا هەیە شوێنی دانیشتن نابێت لە نیوەی ڕێگا گەڕێتەوە ئەوە قەرباڵقی زۆری بێت بەڵام ئێستا بە بۆنەی هاتنی ئەم کۆرۆنایەوە بووە بەهۆی ئەوەی کە خەڵک بۆ قەدەغی هاتووشەوە کەس ناتوانێت بێت بۆ شوێنە گەشتیارەکە و ئەو خاوەن باخە گشتیارانە بە شێوەیەکی گشتی زۆر زەرمەند بوون لەم بارەوە. جیهان زانیاری زیاتری لەباری ڤایرۆسی کۆرۆنا بەدەست هێنا و لەگەڵیدا ڕاهات. بیرۆکەی کەرنتین گۆڕا بۆ تاکپارێزی. ژیان قۆناغ بە قۆناغ بەرەو ئاسایی بوونەوە هەنگاوینە. فڕۆکەخانە و کارگە و بازاڕەکان بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان کرانەوە. کەرتی گەشتیاری بوژایەوە. لە کوردستانیش هاونیشتیمانیان دوای 4 مانگ مانەوە لە ماڵەوە ڕویان لە سەیرانگەکان کرد. بەڵام کەمتر لە ساڵانی پێشوو جارێکی دیکە ناوچە گەشتیارەکان قەرباڵخی تێکەوتەوە. لە پێشترا بەڕێستان سەردانتان کردین لەو بەروارایەکەوە هاتن بەداخەوە سەرجەم شوێنە گەشتیارەکانی سنووری قەزای دوکان بە ڕووی گەشتیاران و هاوڵاتیانی ناوخۆیشتا داخرابوون بە کۆمەڵی ڕێکاری تەندروستی هەستاین بەکردنەوەی شوێنە گەشتیاریەکان تەنها بە ڕووی هاوڵاتیانی خۆماندا مەبەستمان خانەخوێیە هیچ گەشتیارێکی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان بۆی نەبێتە شوێنە گەشتیارەکانمان تەنها ئەو کەسانەی کە لە سنووری پارێزگای سلێمانیان ئەتوانن سەردانی شوێنە گەشتیارەکان بکەن جێگەی خۆشحاڵیە بۆ خاوەن پرۆژە و شوێنە گەشتیارەکان کە ئەم جوڵە دروست بووەتەوە و هاوڵاتیان و گەشتیارانی خۆشەویست کە دێنە سنووری شوێنە گەشتیارەکانی قەزای دوکان باشترە بە ڕەچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان خۆپارێزیێکی زیاتر بکەن تاوەکو هاوکار و هەماهەنگ بن لە بڵاونەکردنەوەی زیاتری ئەم پەتا نەگریسن. ئێمە ڕاستە لە ڕووی مادیەوە زەرەتمان کردووە لە ڕووی مادیەوە هەموو ناوچە گەشتێک گوزار بەڵام لە ڕووی سحیەوە قازانجێکی زۆرمان کرد ژیانی مرۆڤەکان زۆر لە پارە و لە سەرەتی دنیا گرنگترە. ئێمە گەر بەراوردێ بکەین لە نێوان ساڵی 2019 بۆ 2020 بەراوردەکان زۆر جیاوازن زۆر زیانەکان زۆر گەورە و دیارن بۆ نمونە ئێمە تا ساڵی پار 2019 تا ئەمڕۆ بڵین بەراوردێک لە نێوان ئەم ساڵ و ساڵی پار لە سەروی ملیۆنێک گەشتیار هاتووە بە سنووری پارێزگای سلێمانی ئەگەر هەر گەشتارێک 100 دۆلاریشی لە گیرفانی سەرف کرد بێ بەبێ ئوتێل و بەبێ هەندێ مەسایلیکە کە ئێمە زیاترمان تەقدیر کردووە لە سەروی 200 ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت زیانەکان چکە ئەو ڤایرۆسە ڕاستەوخۆ هەموو گەشتێک و هەموو جۆڵەیەکی ڕاگەر لە نێوان ئەیرلاینەکان لە گروپات لە هاتنی گەشتیار. سپاس بەخوا ئاسارەکانی کۆرۆنا و کەرەنتینە بۆرە کۆتایی دەڕوە هەرچەندە تا ئێساش بینی شارە گەورەکان وەکو هەولێر و سلێمانی ڕێگری لە بینی هاوڵاتیان و گەشتیاراندا هەر هەیە بەڵام تا ڕادەیەکی باش بەرەو پێشچوونێکی باش بوو ئەمەش باشبوونێکە هۆکارێکە بۆ بەرەو پێشچوونی کەرتی ئابووری و لایەنی بازرگانی بۆ هەموو بابەتەکاندا ئەمە بە تایبەتی بۆ کەرتی گەشتیاری بەرەو پێشچوونێکی باشە. ئینشاءالله باشتریش دەبێ ئەم کەرەنتینە و
ڤایرۆسی کۆرۆنایش توش بەخوا کۆتایی دێت هەمومان بە هیوایین کە ئەم پەتایە لە کۆڵ بێتەوە وەزی ئابووری بەعام کوردستان بەرەو باش بڕۆ هیچ کێشە و مەشاکلێک نەمێنێ ئەم کەرەنتینەیە نەمێنێ و بە هیوای ئینشاڵڵا هەموو شتێک بکەوێت سەر ڕێڕەوی خۆی و هەم ئێمەش داهاتمان باش دەبێت هەموو بەهۆی ئەمەوە هاوڵاتیانیش دەستنەوە سەر باری ئاسایی خۆیان و ئینشاڵڵا وەزی ئابووری بەرەو باشی دەڕاتەوە. قۆناغی دوای کەرەنتین و ئاساییبوونەیە کە ئێستا هەستی پێدەکرێت بەڕاستی جوڵەیەکەیە بەڵام بەڕاستی ئەمە پێمان وایە بە 6 مانگی کە ئاساوارەکانی کە ئەگەر ئەمڕۆ ئاساییبوونەوە دەست پێ بکات بە 6 مانگی کە ئاساوارەکانی ئەو پەتایی نەخۆشیە لە ڕووی گەشت و گوزاری و بوارە ئابوووریەکەی و جوڵەی نێو وڵاتان ڕنگ بێ نەگەڕێتەوە بە ئاسانی بۆ دۆخی خۆی چونکە بەڕاستی خەڵک زیانی زۆر بەرکەوتووە. سەیرانگاکەمان کوونەماسی کە لە سلەیمانیەوە نزیکە کۆمەڵێک گەشتیار ڕوو دەکەنە کوونەماسی و یەن بۆ سەیران بەڵام ئەوەشیان هەربیر نەچۆتەوە کە پابندن بە یاسا و پابندن بە ڕێنمایەکانی تەندروستیەوە خەڵکێکی بەرچاویەتە سەیرانگاکان بەڵام وەکو ساڵانی پێشوو نیە بە بوونی کۆرۆناوە جوموجوو لە داهاتی خەڵکە کەمی کردووە بەڵام لە چاو چەند مانگی پێشووە باشتر ئێستا لە ئێستادا ئێمە پابندین بە ڕێنمایەکانی تەندروستیەوە و بەرکەوتەیەکی کەمیان هەبێت کەبرەکان بینیان هەبێت خەڵکەکان زۆر لە یەک نزیک نەبنەوە. بەهاتنی پەتای کۆرۆنا لە سەرەتادا بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ناوچە گەشتیارەکان بە شێوەیەکی گشتی داخرا جوڵەی گەشتیاری لە ناوچەکە دەستی پێ کردوێتەوە بە ئومێدی ئەوەی ئەم پەتایە لە کۆڵی خەڵک بێتەوە و خەڵک بکرێتەوە سەر ڕێڕەوی ژیانی خۆی و خەڵکەکە بەردەوامە بە شێوەیەکی گشتی بۆ قەرەبووکردنەوەی ئەو زەرەر و زیانانەی کە لەی کەوتووە بە بەردەوامی هەوڵایەت کە شوێنە گەشتیارەکان پەرە پێ بدات و لە خزمەتی خەڵکی گەشتیاری ناوچەکە بێت چونکە بەڕاستی خەڵک زیانی زۆر بەرکەوتووە لە ژێرخانە ئابوووریەکەی لە کرێچ کە بەڕاستی خەڵکێکی زۆر کرێچی بوونە ئەم ماوەی هەموو کریاندا و بەبێ هیچ داهاتێکیانە بێت.
ئەوەی کە ئەو گەشتیارانە کە ڕوو لە ناوچەکەمانەکە لە 150 هێشتا ماوێتی یۆک و جارانی دێبێتەوە کاتی کەرنتینە و ئێستا جیاوازە ئەو کاتە کاتی کەرنتینە خەڵک نەهاتە دەرەوە نەیوێرا بێتە دەرەوە کەسابەت و مەعیشەت خەڵک لە ماڵەوە بۆ خۆی دانیشت بوو حەج کەسابەتێکی نەبوو ئێستا وردە وردە یعنی سوپاس بۆ خوا خەریکە بەرەو باشی ئەڕوا بەرەو کۆتایی ئەڕوا من وەکو خۆم وەکو خاوەن باکە کە ئایلەیەک دانیشە پیان ئەڵێ مەڵێم کاکە دەو کەپەیە با تۆزە جیاوازە بێت لەبەرەوەی زۆر قەرەباڵغ نەبێ بۆیە من لێرەوە پابەندین بە ڕێنمایەکانی تەندروستی. سەرەتای کەرنتینە کە لە ماڵەوە بووین زۆر ناخۆش بوو چونکە هیچ شوێنێک نەبوو بۆی بڕۆین هەموو شوێنێک داخراو بوو بەڕاستی نەمانەزانین بەچێوە خۆمان سەرقاڵ بکەین لە ماڵەوە و ئێمە کە لەگەڵەوەی هەر هاتوین بۆ سەیرانگا بەڵام هەر پابەندی ڕێنمایەکان دەبین و خۆمان دەپارێزین لە هەموو شتێک بۆ ئەوەی تووشی کۆرۆنا نەبین. لەو فترەی کە ئەم شتە ڕوویدا و ئەم کۆرۆنا دروست بوو تقریباً 2 مانگ و نیو 3 مانگ ئەبوو زیاتر لە ماڵەوە بووین ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم و تەندروستیمان کردی تەندروستیمان جێبەجێ کرد ئیسادر لە خۆی گەورە بە زیابێ وردە وردە شتەکە بەرەو ئەهوانبوون و بەرەو کەمبوونەوە ڕات ئیتر ئێمەش وردە وردە ئەوەتانێ هاتوونێتە دەرە و جاربەجارە ئەچین بۆ سەر میشوکاری خۆمان و جاربەجارە ئەچین جەوێک ئەگۆڕین جمعانێک ئەچینە دەرەوە لەبەرەوەی کەرتی کەشت و کوزاریش زۆر لاواز نەبێت. ئومێدەوارین هاوڵاتیان زیاتر لە جاران پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن شکام ڕێنمایە تەندروستیانە هاوکارە بێ بۆ تێپەڕاندنی ئەم پەتایەکە ڕووی کردوتە هەرێمەکەمان کە خۆشبەختانە لە چاو شوێنەکانی ترا ئێمە قۆناغی باشمان بڕین بەڵام لە ئێستا بەدواوە ئیشاڵڵا خۆشیەکانمان بۆ دەگەڕێتەوە و خەڵکەکەش لە ڕووی مادی و داراییەوە وەزعی باش دەبێت. داوا لە خوای گەورە ئەەکەین نەخۆشی کۆرۆنا ئیتر بەرە و کۆتایی بڕوا و خەڵکیش بەڕاستی وەکو جارانی دێبێتەوە و بژێوی ژیانی خەڵک باش بێت و ئینشاءڵڵا بۆ مانگی داهاتوو بەڵکو ئەم ڤایرۆسەش کۆتایی پێ بە و ئیسوکاریش بکرێتەوە. حکوومەتی هەرێم بۆ 6 مانگلانی کەم ئیعفای ڕسومات بکات باج دەستەبەری کۆمەڵایەتی وەکو هاندان و پشتیوان بێت.